جوانترین و گەرمگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویست لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، لە سێدارەدانی ڕازا ڕەسایی لە زیندانی دێزڵاوای کرماشان، درێژەی کارزانەوەکان بەرامبەر بە حکمی ئەعدامی شەریفە محەممەدی و پاخشان عەزیزی، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆمەڵگە تجاریەکانی مەریوان، گیان لەدەستانی کاسبکارێکی کورد بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئەسەداباد، سووتانی دارستانەکانی مەریوان و برینداربوونی ژینگە پارێزێک، دەست بەسەرکردنی ئیدریس مۆرادی بەندکراوی سیاسی پێشوو لە ڕوانسەر، مانگرتنی پەرستاران لە چەند شاری ئێران، خۆپیشاندانی بەردەوامی کرێکارانی کارخانەی پارسواگۆن لە عێراق و مانگرتنی شەوانە ڕۆژی کشاوەرزان لە ئیسفەهان. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 15 گەلاوێژ خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مایشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنە، ورمێ، مەریوان، بیجار، تەورێز، تاران، زەنجان، ئیسفەهان، بەندەرعەباس، خوڕەماوە، ئەهواز، ساری، ڕەشت و چەند شاری دیکە لە ئەس با یاغنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوانی مخابرات خوازیاری زیادکردنی ئاسی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. لە سێدارەدانی ڕازا ڕەسایی لە زیندانی دێزڵاوایی کرماشان، بەیانی ڕۆژی سێشەممە 16 گەلاوێژ حکمی ئەعدامی ڕازا ڕەسایی بەندکراوی سیاسی خەڵکی شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان لە زیندانی دێزڵاوە جێبەجێکرا. بەپێی راپۆرتی دادبان، بەرپرسانی زیندانی دێزڵاوای کرماشان لەو ماوەیەدا ڕەزا ڕەساییان لە دەستڕاگەیشتن بە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرد بوو. ڕەزا ڕەسایی تەمەن 34 ساڵ مانگی ڕێزبەری ساڵی 1402 لەلایەن لە قیدووی دادگای انقلابی کرماشانەوە بە تۆمەتی کوشتنی بەرپرسێکی ئیتڵاعاتی سەحنە بە ناوی نادر بایرامی لە ڕاوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینە بەعدام مەحکوم کرابوو. ئەو بەندکراوە سیاسیە لە ژێر ئەشکەنجەدا ناچار بە دانپێدانانی زۆرم لێکرا و لە چەند پەیامی دەنگیدا وتبووی کە بێتاوانە، بەڵام دەستگای گەندەڵی قەزایی کۆماری ئیسلامی بێتاوانیەکەی هەروەها بێتاوانێکی دیکەی لە سێدارەدا. درێژەی کاردانەوەکان بەرامبەر بە حکمی ئەعدامی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی. بەپێی ئەو وێنانە بەدەستمان گەیشتووە کۆمەڵێک لە گەنجانی دانیشتووی دەرەوەی وڵات بە نەخشاندنی دیواری چەند شار بە وێنەی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی لە ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپایی خوازیاری پشتیوانی کۆمەلگای جیهانی لە بەندکراوانی سیاسی لە ئێران بوون. گەنجانی شۆڕژگێر بە لێدانی گرافیتی لەسەر دیوارەکانی یەکێتی ئەوروپا دەیانەوێت زانیاری لەسەر دۆخی خراپی بەندکراوانی سیاسی لە ئێران بڵاو بکەنەوە و ڕایگشتی و سیاسەتمەدارەکان بۆ جنایەتەکانی کۆماری ئیسلامی ڕابکێشن. شانی باسە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا لە چەند شاری ئەوروپا چالاکی بۆی دانەکردنی حکمی ئەعدام لە ئێران و ئازادی بەندکراوانی سیاسی بەڕێوەچوو. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆمەڵگە تجاریەکانی مەریوان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی دووشەممە 15 گەلاوێژ هێزە سەرکوتکەرەکانی ڕژیم لە شاری مەریوان هێرشیان کردوەتە سەر کاسبکاران و هەموو مۆبایلە ئایفۆنەکانیان کۆ کردوەتەوە. بەوتەی هاونیشتمانیان بە دوای تێرۆری ئیسماعیل هەنیە لە تاران، گوشارەکانی حکوومەت بۆ سەر کۆڵبەران و کاسبکارانی ناوچە سنووریەکان زیادی کردووە و ئیدارەی ئەماکن بە هاوکاری هێزە انتزامیەکان مۆبایلی ئایفۆن و ئەو مۆبایلانەی ڕەجیستر نەکراون کۆ دەکەنەوە. گیانە دەستانی کاسبکارێکی کورد بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئەسەداباد. سەباح سادقی کاسبکاری خێزانداری خەڵکی کامیێران ڕۆژی یەکشەممە 14 گەلاوێژ بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شارستانی ئەسەدابادی سەر بە پارێزگای هەمەدان گیانی باخت کرد. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی ڕژیم بە گومانی هەڵگرتنی کەلوپەلی قاچاق ئۆتۆمبیلی سەباح سادقیان داوەتە بەر دەستڕێژی گولە و ناوبراو دەست بەجێ گیانی لەدەستداوە. شانی باسا کابرایەکی دیکەی و کەسبکارە بە ناوی ئەردەشیر سادقی چەند ساڵ لەوەبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستدا بوو.
سووتانی دارستانەکانی مەریوان و برینداربوونی ژینگە پارێزێک ڕۆژی دووشەممە 15 گەلاوێژ دارستانەکانی گوندی وشکەڵانی سەر بە شاری مەریوان لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگرزرا و بەهۆیەوە ژینگە پارێزێک بە ناوی نەوید فەلاحی بریندار بوو. بەوتەی چالاکانی مەدەنی مەریوان دوژمنانی ژینگە پوش و پاوەن و دارستانی گوندی وشکەڵانی مەریوانیان بۆ جاری دووهەم ئاگرداوە و خەڵکی خۆبەخش و ژینگە دۆستان بۆ کنترۆلکردنی ئاگرەکە خۆیان گەیاندووەتە ئەو ناوچێ و تا درنگانی شەو سەرقاڵی دامرکانەوەی ئاگرەکە بوو. دەست بەسەرکردنی ئیدریس مورادی بەندکراوی سیاسی پێشوو لە ڕوانسەر. ئیدریس مورادی چالاک و بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی ڕوانسەر پاش بانگێش بۆ ئیدارەی سڵاحەتی ئەو بۆ جارێکی دیکە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان ڕۆژی یەکشەممە 14 گەلاوێژ ئیدریس مورادی تەمەن 40 ساڵ پاش بانکرانی لەلایەن ئیدارەی سڵاحەتی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ناوبراو پێشتر لە ساڵی 1393 هەتاوی بە تۆمەتی ئەندامیەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم دەست بەسەر و پاش 18 مانگ بەندکران لە زیندانی ناوەندی پاوە ئازاد کرابوو. مانگرتنی پەرستاران لە چەند شاری ئێران. پەرستارانی شارەکانی شیراز، کەرەج و بەندەرعەباس ڕۆژی دووشەممە 15 گەلاوێژ بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی دەستیان لە کار کێشایە و درێژەیان بە مانگرتندا. پەرستارانی ئێران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی زافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ، کەمکردنەوەی سەعاتی کار، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. بەپێی زانیاریەکان کار و چالاکی نەخۆشخانەکانی شیراز، کەرەج و بەندەرعەباس بەهۆی مانگرتنی کادری دەرمان تووشی کێشە بووە و وەزارەتی بەهداشت ناچار کراوە لە خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی کەڵکوەربگرێت. کۆبوونەوەی معلمانی خەریت خەدەمات لە تاران. ڕۆژی دووشەممە 15 گەلاوێژ معلمانی خەریت خەدەماتی ئاموزش و پەروەرش بە کۆبوونەوە لە بەردەم وەزارەتی پەروەردە لە شاری تاران ناڕزایەتی خۆیان لە دۆخی خراپی پیشەیی نیشاندا. معلمانی خەریت خەدەمات خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، هاوسانسازی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی تەکمیلی، ڕوونکردنەوەی چارەنووسی پیشەیی و گۆڕانی گرێبەستەکانیان بوون. خۆپیشاندانی بەردەوامی کرێکارانی کارخانەی پارسواگۆن لە عێراق. کرێکارانی شاغڵ لە کارخانەی پارسواگۆنی عێراق ڕۆژی دووشەممە 15 گەلاوێژ بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دێژ بە دۆخی خراپی پیشەیی و بەڕێوەبەرایەتی ناکارامی شرکەت خۆپیشاندانیان کرد. کرێکارانی شرکەتی پارسواگۆن لە ئازرا دەستکردنی پشکی کۆمپانیا بە ئاستانی قودسی ڕەزەوی و وەزارەتی وزە، هەروەها دانانی کەسێکی گەندەڵ بە ناوی مەولان نەژاد وەکو بەرپرسی شرکەت ناڕازین و داوای دەست لە کار کێشانەوەی دەکەن. کرێکارانی ناڕازی هەروەها خوازیاری پێدانی داخوازی دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمە بوون. مانگرتنی شەوانە ڕۆژی کشاوەرزان لە ئیسفەهان. شەوی دووشەممە 15 گەلاوێژ کشاوەرزانی ئیسفەهانی هاوڕێ لەگەڵ خێزانەکانیان لە مەیدانی خۆرازگان مانیان گرت و خوازیاری پێدانی حەقاوە بوون. ماوەی یەک هەفتەیەکە کێشاوەرزانی ئیسفەهانی چاوەڕێی پێدانی حەقاوەی زایندە ڕوودن، بەڵام بەرپرسانی ئۆستانی ئیسفەهان بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە و جوتیاران زەرەرمەند بوون. کێشاوەرزانی ئیسفەهانی داوا دەکەن زیانەکانیان قەرەبوو بکرێتەوە و بەرهەمە کشت و کاڵیەکانیان بە نرخێکی گونجاو لەلایەن دەوڵەتەوە بکردرێت و کۆتایی بە چالاکی دەڵاڵەکانی بازاڕی میوە و تەڕەبار بهێندرێت. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی ئاپفا لە ئەهواز. کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئاپفای خوزستان ڕۆژی دووشەممە 15 گەلاوێژ لە ناڕزایەتی بە نەدانی داخوازی دواخراوەکانیان لە شاری ئەهواز کۆبوونەوە. کرێکارانی ئاپفای خوزستان خوازیاری پێدانی چەند مانگ حەقدەستی دواخراو، زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامینی ئیجتیماعی، گۆڕانی گرێبێست و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. بە وتەی کرێکاران چەندین جارە ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی شرکەت هیچ بایەخێک بە دۆخی سەختی معیشەتیان نەداوە. و کوژران و برینداربوونی 5 شارۆمەندی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خاش.
بەیانی سێشەمە 16 گەلاوێژ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شارستانی خاش ئۆتۆمبیلی خێزانێکی بەلوچیان دایە بەر دەستڕێژی کولەو و بەهۆیەوە 5 کەس کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتی حالڤەش هێزەکانی ڕژیم لە سێڕێیانی شارستانی خاش ئۆتۆمبیلی بنەماڵەیەکی بەلوچیان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت داوەتە بەر دەستڕێژی کولەو لە ئەنجامیە و هێرشەدا 3 کەس لەوانە ژن و پیاوێک لەگەڵ یەکێک لە منداڵەکانیان کە تەمەنی 5 ساڵ بووە گیانیان لەدەستاوە و 2 منداڵی دیکە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر باشین.